ژنە تێکۆشەرەکە ماوەیەکە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان ناوی ژنێک دێت کە چیرۆکێکی ناخەژێنی هەبووە و چەندین ڕووداوی ناخۆش لە ژیانیدا ڕوویداوە، بەڵام کۆڵی نەداوە و لەسەر پێی خۆی وەستاوە، هەر بۆیە خەڵاتی ئازاترین ژنی پێبەخشراوە. کاک دیار ئامادەی؟ ئامادەم. شەیان خان ئامادە؟ بەڵێ. ڕیکۆرد کیوم. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ لە ماڵی خاتوونێکی گەورەی کوردین کە ئەمانەوەی بیدوێنین و قسەی لەگەڵکەین. ماوەیەک پێش ئێستا لە سۆشیال میدیا دەنگی دایەوە کە بووە خاوەنی خەڵاتی باشترین و سەرکەوتووترین ئافرەت. ئەو خاتوونە بەڕێزەش نەرمین ڕەحمان دەروێشە. ئینجا ئێستا ئەمانەوەی گوێمان لە چیرۆکەکەی بێت و لە دەمی خۆیەوە گوێبیست بین. سڵاو خاتوون نەرمین. بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس خاتوون نەرمین. ئەمانەوەی لە منداڵیەوە چیرۆکەکە لە دەمی خۆتەوە گوێمان لێبێت. لە منداڵیەوە چ لۆ باسکەم لە چێوە دەست پێ بکەم. بابم سەرباز بوو لە ڕێزەکانی سوپای عێراق، بەڵام زۆر کورد پەروەر بوو. لە شانە نهێنیەکاندا کاری دەکرد. شەوانە لە شەقامەکاندا لەسەر دیوار دروشمیان دەنووسیەوە دوژی حکومەت. ئەو کاتە زۆر ناڕەحەت بوو لەبەرەوەی شەڕێکی گەورەی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق بوو. مەبەستە ساڵی چەندە نەرمین خان؟ ساڵی شەستەکان، شۆڕشی ئەیلول. ئەو فەیلەقەی بابم لێی سەرباز بوو، بڕیار درا بگوازرێتەوە بۆ ناوچەی باڵەکەئەتی بۆ شەڕی پێشمەرگە. بابم زۆر پێی ناخۆش بوو، نەیدەوی شەڕ دژی پێشمەرگە بکرێتن. بە هەر حاڵ بە ناچاری گوازرایەوە دەڤەری باڵەکەئەتی. بڕیاردا شەڕ دەست پێ بکە. بابم خەریک بوو شێتە بیتر لە تاوان. ناڕەحەت بوو، هاواریە کرد، خەڵکی خڕ کردەوە، دەستی بە مزاهرە و تافلێدان و دروشم گۆتنەوە کرد. دژی ئەوەی دەیگوو کە نابی شەڕ بکرێ، دژی شۆڕش، ئەوانە برای ئێمەن، هەموو یەک خین و گۆشتین، بەڵام چ بکەین؟ کۆرە بەداخەوە دڵگرانم کردی، داوای لێبڕ نەکەم. بابم بڕیاری دەستگیرکردنی لۆ دەرچوو ببورە. حکمی ئەعدامی لۆ دەرچوو بە دادگای حکمی عەسکەری. ئەوە بوو لە سێدارە درا. ببورە نەرمین خان. دوای ئەوە داکم بەرگەی نەگرت، یەکسەر بەزجی دا و مرد. زۆر بەداخە. ئەو ژیانە ناخۆشەکەی من لێرەوە دەستی پێ کرد. بۆچی نەرمین خان؟ بەخۆم و بەبرام ژیانمان بۆ دۆزەخ، مەجبور مامەکمانە بوو چینە لای ئەو. ئەو بە خێوی کردین. مامیشم زۆر شەڕانگێز بوو، حەزی لە شەڕ شتیوا بوو، تووشی دژمنداری بوو، زەلامەکی کوشت. خەڵکی ئاوایی پیاوە مەعقوول و ئەوانە هاتن ببوورە. ئەو کوژراوە لە هۆزێکی گەورەی کوردستان بوو. چەند پیاوی مەعقوول و ڕش سپی هاتن ئەلەسەس ئاوەچی بەو ئاگرەی داکەن، بەڵام ڕازی نەبوون. مەجبور دەیەکەمان بەجێ هێشت ڕۆیشن لۆ دەیەکی بکە. ماوەی پێچوو دیسان چەند پیاوی مەعقوول و ڕش سپی خڕبوونەوە لۆ ئەوەی سڵحی بکەن. ئەیکرا؟ ئەجەبالۆت بجێڕمەوە. سڵحیان کرد، مام ڕازی بوو 100 سەرەمەر بدەنە ساحێب کوژراوەکە و لەگەڵ کچێک
مامیشم 50 سەری هەبوو لە ناو خزم و خێرخواز و ئەوانە 50کەی دیشان لۆ تەرتیب کرد دایانێ ما کچەکە بەدبەختی لۆ من دەرچۆزە یعنی تۆ لە جێ خوێندرای بەوان مامۆژنم هاتە لای من گوتی دەبی مێردی پێ بکەی ئەمش ڕازی نەبوو تەمەنە چەند ساڵ بوو 15 ساڵ بوو مامەم هات زۆر قسەی ڕقی کرد قسەی ناشرنی پێگومە تۆ حەیامانە بێ تەمات بە کەسە چکەیە لۆچی خۆتدانایە زۆر ناڕەحەت بووم زۆر گریام زۆر ناخۆش بەداخەوە ئەمن هێشتا منداڵ 15 ساڵ بۆنی شیری خاوم لێدێ دایانمە پیاوەکی 45 ساڵی ئەی نەرمی خەم پیاوەکە کێ بوو برای کوژراوەکە بوو سەرۆک هۆزە بوو باوەڕ تەبی ڕۆژی بووچینی لە باتی نازم بداتێ دوو شەقی لێدام زۆر ناخۆش بوو زۆر بەداخەوە یەک لە خێزانەکانی هات گوتیە من ژنی یەکەمم ئەتو ژنی سێمی یعنی پێش تۆ ژاوسەریکەی هەبوو بەڵێ دوو ژنیتکەی هەبوو وتی ئەوە نەریتی هۆزەکەیە ئەمە لێدانەکە نەریتی ئەو هۆزە بووە بەڵێ دیارە دێمەش ئەو شەقەمان خواردێ ئەو لێدانەمان خواردێ و زۆر ئامۆژگاری کردم گوتی کچم خۆت بگونجینە لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەو هۆزەی ژیانم زۆر بەرەو ناخۆشێت ئەم ژنەی زۆر باش بوو زۆر خزمەتی فەلەح بەگمە کرد باوەڕ تەبی ڕۆژانە بەشی 50 نەفەر خواردنمان دروست دەکرد بە حکمی ئەوەی عەشایر بن و هەرچی خەڵکی کوردستان بوو دەهاتە ماڵیوان مەجبور دەبا ئەو خواردنشتەمان دروست کرد بە ساڵ هات و ڕۆی ژنی چوارەمی هینە واتە بەسەر تۆ ژنێکی هێنا بەڵێ ژنی چوارەمی هینە هەمومانی کۆ کردەوە وەکو مجەمەعک بەس بەداخەوە خوشک و برایەکانیان خۆیان بە گەورە دادەزان ئەمەشیان وەکو سوالکەر وەکو خزمەتکار حیسابە کرد ئەمش کوڕەکەم هەبوو ناوی سامان ژیانم بەرەو ناخۆشیە ڕۆی ڕۆژ بە ڕۆژ دوای بڕیاردا ژنی پێنجەم بینیتن لە شەرعدا نابی پێنج ژنی هەبیتن دەبی یەکەکی تەلاق داتن بێگومان وایە لۆ ئەوەی تۆڵەی لە حەمیدی مامم کاتەوە بڕیاریدا ئەمن تەلاقدا ئەوە بوو قسەیان لەگەڵ مامم کرد و ئەمنیان تەلاقدا بەداخەوە هەستام ڕۆیشتم چمەوە گوندی ماڵی مامم یعنی چی تۆ بۆ ماڵی مامت ئەی ژیانت لەوێ چۆن بوو باشتر بوو چت لێ بجێڕمەوە وێرانتر بووم بە خۆتەزانی خەڵک چەند بێڕەحمە یەک دەیگۆ یەک دێجێران یەک دەیگۆ لەسەرەوەی تەلاقدا یەک دەیگۆ لە بەدەلخینە هەریکە و قسەچیانە کرد بەڕاستی ژیانم زۆر ناخۆش بوو مامۆژم زۆر لەگەڵم خەراب بوو نەدەگونجا لەگەڵم مامیشم دەهات سەرزەنشتێ کرد و نەیدەهێشتم بێمە دەرگای حەوشەی ئەی نەرمی خان هیچ مناڵێکە دەبوو لەو هاوسەرەی پێشوت بەڵێ کوڕەکەم هەبوو ناوی سامان بوو دەیگۆت و بێوەژنی نابی بێ بەردەرگای ئەو کەلیمە زۆر ناخۆش بلۆ من زۆر ڕەزالەتم دی زۆر
لە دواییدا پیاوەک داخوازی کردم هەرچەند حەزیشم نەدەکرد مێردی بکەم و چکە بەڕاستی مێردم لە پێشچاوی کرد بوو ئەوەندە ڕزالەتم دی ئەوەندە ژیانم ناخۆش بوو بە ناچاری مێردم پێ کرد بە خۆم و بە سامانی کوڕم لەو ژیانەدا چوینە دەرێ ببوورە نەرمین خان بەڵام پرسیارێکم لا دروست بۆ گەر ئاسایی بێت باشە چۆن سامانی کورتیان هەڵنەگرت لە لای خوارویانەوە بێت لەو عایلە گەورەی و لەو عشیرەتە گەورەیە چۆنا بە ئاسانی وەرتگرتەوە بە حکمی ئەوەی من لە بەدڵخین درابووم کوڕەکانی و برای کۆبوونەوە گوتیان دەبی ئەو منداڵی لەگەرە خۆی بات نامانەوەی هیچ میراتگرێک لەو ژنە لۆمان ببینێتەوە ئەوە ببردم باشە نەرمین خان داوای لێبوردنەکەم بەڵام کە دووبارە ژیانی هاوسەرگیریت پێگەێنایەوە ئەمجارە ژیانت چۆن بوو باشتر بوویت چت لۆ باس بکەم لە ئازارێکەوە بەرەو ئازارە چیتکە کوڕەکەم ببوو لە ئیبراهیم ناوی شوان بوو بەس هیچ کات کوڕی منی بە کوڕی خۆدانانە سامان دایمە فەرق و جیاوازیە کرد پێم دەگۆتەوە جەرجی تووە فەرقی چییە ئەوەش کوڕی تووە ئەگەرە تۆ منت بدەبی ئەویشت بێتە هیچ فایدێ نەبوو ڕۆژێکیان سامان لە قوتابخانە دەهاتەوە سەری خست بۆ سەری سامانی ئەی ئافرین کوڕی من تۆ لە بیکاری زۆر زەعیف بووی بەس ئێستا زۆر باش بووی لەبەرەوەی کە دەرەجەیەکی باشت هێناوە یەک پەتاتۆڕوونی زۆر باشم بۆ کردی سەرکەوتوبی ئەدی شوانی برات شوانی برام گوتمەوە وتی بڕۆ دەنا بە باوکم نەڵێن لەکوێ بەجێت هێشتووە وتی یاری دەکرد لەگەڵ چێ لەگەڵ برادەرەکانی خۆی کوڕم باشە باش تۆ بڕۆ ژوورەوە شوان کوڕم وا بێتاقەتی ئەمڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساقیت بوو ئێ کوڕم شەوێ چەندم پێوتی بخوێنە آخر دایکە بابم شەوەی ئەمنی بردە ماری مامە مڕادی ئەی کوڕم تۆ دەتزانی ئیمتحان تێ دەتزانی دەرس تێ نەچوو بای آخر لەگەر گوت بابم ئەمنی برد لەگەر کوڕی مامڕادی گەمەم دەکرد دوای شەوەی هاتمەوە نووسم ئەی کوڕم خەم لێکات جارێکی دیکە کە زانیت ئیمتحانت هەیە مەچوو بۆ هیچ ماڵێک باشە بەڵێ دەبڕۆ ژوورە دێ لە ژنێت و لۆوە دەکەی ئەمن بە حەسەتم ڕۆژێک بێمەوە ئەو دەرکەی حەوشەیە قەپات بی دایم لەسەر پشتەیە پیاوەکە منداڵەکان هاتنەوە کردوانەتەوە بابا ئەمن حەز ناکەم دەرکەم لەسەر پشتێبی حەز دەکەم دەرکەی من خەپات بی معدل قەپاتە بەس منداڵەکان لە مەکتەب کە هاتنەوە کرابەوە ئەمن حەزم لێیە بەردەوام دەکەم قەپات بی حەز ناکەم کراوەبی بابا جوان بەخێرەوە برێ کوڕم چییە بابا دە لە سەدە بێناوە های تەرحێو وەم زانی داخۆ پارەت پێیاکی دێ دەبڕە کوڕم تو بۆ وا لەو کوڕە دەکەی جواب دەم کوڕەکەم ئەمن مەکتەبم نایە ئەمن نامێرە دوا ڕۆژ ببیە هیچ ئەم دەمەیە پارەم لۆ پێیاکەی تێدەگەی بابا حەزم لە مەکتەبێ بابا گۆرە مەکتەبی چه حالی چه دەمەیە پارەی پێیاکەی تەواو نا بابا من حەزم لە مەکتەبەیە گۆرە دەبڕە مەکتەب تێیگەینە شوان ئۆ شوان زۆرە پڕی خۆم مەرە ئۆ خەش ئەوە کێکە شمرۆ هینای لەگە مەکتەبێکوی باشی ئەمڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساقیت بووم نەباوە قەت جۆمە دێ کوڕم ئەو ئیمتحانە نا ئیمتحانە چیکە ئەمن دەزانمە تو زیرەکی ئاخیری
وەزیفەی زۆر جوانیشی دەبی شارەتی جوانیشی دەوی بڕۆ ئەو کێکەش بۆ خۆت بۆ دەی باچی لە شۆری بڕی گەورەم ئەی باشە نەرمین خان کاگی برایم بۆ خۆی ئیشی نەدەکرد کچم ئیشی چ ڕۆژێک ئیشیە کرد دە ڕۆژێشی ناکرد ئەو دە سەردەم چ سەردەمەک بوو سەردەمی نەوەتەکان چ گرانیەک و چ زەحمەتێک بوو باوەڕ تەبی کە پەکمان نەکردە نانەماندا منداڵمان هەموو بردبووی لە برسان ئیش بکارێک نەبوو ئەچوینە گوندان هەتا تەنەکە گەرمەچیانەدانە یان جۆ خەڵک دەرۆزەیە کرد دەرۆزەمانە کرد لۆ پاروەنانەچی چمە بەردەم ئیبراهیمی هاوارم کرد و پێم گۆ ئەتو ئیشکەرنی لەبەرەوەی خەڵک ئیشت ناداتێ ڕۆژێک ئیشەکەی دە ڕۆژ ئیشی ناکەی پیاوەکە پەمپەکەشمان تێکچۆ چ بکەم تێکسووە سندانی لێرە دەڵێن بۆ ناچی لە ماڵە کاگڕەحیمی جیرانمان پۆمپەشی بینی ئەتۆ زۆر باش زانانی ئەم کەیفی بۆ ڕەحیمەی نایە لێ پێم دەرێ بڕۆیە دەرێ لە دوایە وەچی شوان هاتەوە بزاناویت کە بوو یەکەشیان مندار با بچم بینن دەی باشە پیاوەکە ئەتو بۆ ئیشەشی ناکەی ئیش لۆچما ئیش هەیە ئەمن نەیکەم کا ئیش ئی پیاوەکە ئیشش هەبێ نایکەی بەنی وەچڵی بەجێ دێڵی تۆ بەڕاستی تا دەزانم ئەتو مەقسەدە دونیە بوو کە زوو هاتمەوە لە ئیشێ ها ساعت 12 نیورانی هاتیەوە بابا کە هاتمەوە لە خۆشیان نەبوو هاتمەوە نەخۆش بوو نەدیت لە ژوورەکەتم پرسیوێکی سادە دەگرتە بوو یەکسەر هاتیەوە هاوکات و چ دەوێ ڕاست و ڕاست پێم بڵێ کاکۆشەنگی جیرانمان ئێ لە چیتی بەلەدیە ئیش دەکا ئێ بۆ ناچی لێ ببی بە کەناس وەڵڵاهی دەرم یەک جلەی لە بنجێ بدەم ئەتو دەتوێم بم بە کەناس هەیە خۆم بم کچێت تو ئەگەر لە خۆتە چ قسەی دەکەی ئی پیاوەکە ئەوانەی کەناسی دەکەن هەموو حەیان چووە ئەرێ دەبڕۆن ئای لە بەرچاوم بزر بە هەر ڕۆیشتم دەچمە دەرەوە هەنایەمەوە ئیش ئیش تاقەتی شێمان هەیە بەداخەوە نەرمین خان لە ئازارێکی زۆر ناخۆشا بووی بەڕاستی ژیانت ناخۆش بووە ئەی دوای ئەوە ناخۆش بەس هەتا ڕۆژێکیان منداڵەکان هاتنەوە گۆتیاندا کۆبوونەی دایک و باوکانە کوڕم 12 کۆسێ دەکات چەند 16 نا کوڕم ئێستا 12 سێوی دینی لەگەڵ 3 پرتەقاڵ لە تەنیژ یەکیاندانین دەبنە چەند 15 ئای ئافرین دەکا ئەلێرە 15 دەنووسی ئەو جارە هەشکۆ دوو ده دا ئافرین کوڕی من هەز دەکەم زیرەک بوو تۆزێک ئێستا پێم بڵێ 20 کۆ 4 دەکات چەند 24 ئافرین کوڕم ئەوان دێما بڕۆ لەگەڵ سامان حەلیکە بەڵێ سامان دەرسم پێ دەرێک بڕۆژوورەوە دی دیکە گیان ها کوڕی من جان دیکە گیان ئەو ڕۆکەبوونەوەی دێک بەکانە سعات 2 ئێوە دەچێ کوڕی من نامێرم بە باوکەم بڵام باوکەم لێم ئەدا باشە بخۆم قسەی لەگەڵ دەکەم تۆ بڕۆ لەگەڵ شوان دەرسەکان بخێنن پیاوەکە بلێ ئەوڕۆ لە مەکتەبێ کۆبوونەوەیان هەیە سعات 2 ترحێو داخۆ گۆتم چ دەرێ کۆبوونەوەی باوکان بابا و بە من ناکرێ ئەی پیاوەکە بچوو سەرێکیان لێ دەبزان لە دەرسەکانیان چۆنن چۆتو لە تێناگەی ئەمن دەرێم وەختم نییە ئیشم هەیە 100 کەس وە چاوەڕێم دەکا ئیشی چ تێسە لەگەڵ برادەکان دەچی دۆمینەی دەکەی کوچەوە چ دەکە بەڕاستە چاوت دەدێن وەقسانە نەکە جارەچینی ئێدە مادەم بە خۆم دەچم بەخۆت دەچی
هاي چەند حەزت دێ خۆت بگۆڕی بچی خۆت بادەی پیاوەکانیش تەماشەت بکەن ڕۆژێ ڕۆژێ ڕێ ڕۆڵ لەبەر چاوم دەکەش خەمەکەدەی هەرەوە مابوو لەم شنێ وەرە خوارێ مراد وەرە خوارێ ئەو هاتمە خوارێ دەی ئەوە خۆت توش کرد کاکە دەبڕۆ دەی هەمووی بچێشە بەڕاستەوە وا بچێشە بچێشە دەقا نەهات هەموو ئەوەش دۆمینە وڵە کاکە دۆڕاندم بە ژیانی خۆت ڕۆژێک لە منت برتەوە مراد کورە ناوەڵە نەمبرتەوە کورە قەتیش ناوێەوە دەبڕۆ پرتەقالەکانم لۆمینە بڕۆ کاگی برایم هەندێک پرتەقالم لە بەحقوبەی و هاتیە بە خۆت دەزانی وەڵا گرانە بە من ناکەوێت وای بەتامە بەس ئەو دەدەمی باشە مەمنونم مراد دەهەستە دەی یا ئەڵڵا چوار جارانی دوو دەکا چەند دوو چاری دەکا هەشت ئافرین سێ جاران سێ نۆ ئافرین ئێستا دێنە سەر کوردی تۆپەکەم بۆ بڵێ ئەی تۆپەکە فوتبۆڵەکە تۆ تۆپی یاریکردنی وە کۆلگەی ڕۆحی من بابە شوان کوی کوڕ باشی باش سحەتت کووە باش دانە چم لۆیتی نایە کوڕم لە بۆی بزانی بابە هەموو وەختەچی لە غەمی تودایە کوڕی خۆم ئەوە پرتەقالێک ئەوە دوو ئەوەش سێ باشە نەرمین نەرمین ئەرێ نەرمین بەڵێ پیاوەکە بۆ چ دەکەی لێرە جلم دەشوشت بە ملیشکات چیم نشر شوشتیە بەڵێ شوشتومە جۆم دێ ئەوە من دەچم ئیسلاحەت دەکەم دەنوێ واللهی جۆم لە هەناسەتان بە تایبەتی بە خۆت و بە کوڕەکەت ئەی خراپە پێتان دەکەم باشە؟ باشە پیاوەکە باشە سامان بۆ دەگری بابم سێ پرتەقاڵی داوی نەیدامن مازیشی کرد شوان کوڕی من پرتەقالێک بۆ تۆ پرتەقالێکیش بۆ برات ئەیش گوناحە برات تۆە بابم گۆتی مەیدێ کوڕم بادانەیەکیش بۆ بێ باشە بابا پرتەقالم لێ دەبەن ئەوە چێوە هاتووەوەرە نەمگۆ بێدەنگ بن چێوە شێ پیاوەکە پرتەقالم لێ دەبەن چێ ئەوانە دەمێن ئەو پرتەقالەم لەوە کوڕی خۆمی نایتەوە تێدەگەن یاویش کوڕی تۆ نییە وەرە کوڕی خۆم وەرە بابەکەم وەرە بەڕاستی ژانێکی زۆر ناخۆشە دەبووە ببوورە غەمبار کرد ناخۆش و بەس ژیانم دۆزەخ بوو ئەوە ژیان نەبووە من تێدا بووم بەس بکەم لە بەخاتی منداڵەکان دەبوایە قبوڵ بکەم چوومە و ماڵی جیرانمان بەس کارە سات ڕوویدا کارە ساتەکە چی بوو؟ نامەیەک ژیانمی وێران کرد هات دەکەی بشێ باشە باش شێوە السلام عليكم. وعليكم السلام باش چاوەکە عليكم لێرە السلام ماڵی نەرمی خانیە تو نایژری من لە چێ دەزانی کاکەم ژتو ناناسم و نامەی لە بۆ هاتیە گۆرە نامای چە لە چێ نامەرە ژنی من نردیە تو دەری دنیات نەدیتێ چاوەکەم ئەو نامەیە کاک فەلاح ناردی لەو خێزانی تو ناوی نەرمینە نازانم گۆرە فەلاح چێ زوو پێم برێ نامای لۆ ژنی من بلێری ئەوە نامەی لەو نەرمی خانی هاتێ بە خۆت باشتر دەزانی چاوەکەم دەرە دنیات نەدیتێ گۆرە وەرە مەڕە وەرە وای نەرمین وەرە شوان وەرە بڕۆ داکت بینەوە لە مالی جەملەخانێ بڕۆ دەی ئاخ نەرمین باوکە ئەو دەنگە چییە؟ کەرێتە بڕۆ لای بەس بزانم چێە وەرە چ بوو پیاوە؟ سبووە چ بای هاتوونەکەی وەردی هات پیاو سەلامی ئەو شارەی نامەد لۆ بنێری باوکە وەلە دەکەمەکە وەس کورا پێدەنگ بە نامەی چی زوو پێم لێ
فلاح بقى فلاح اغا من الناس ابو شيء نعمل تنادي هیچ کەسێک ناناسم نامەتی وەڵڵاهی دەقاگەم لە هیچ شتێک نییە ورا بچینە زۆرێ ورا ئەمەکە پیا ورا بەخۆم دەزانم چی دەرەکە ورا دەی بڕۆ دەی بڕۆ پێشم کەوە بڕۆ لشکە ورا نامشە ورا ورا ئێستا پێم لێ ئەو فەلاحە چێ نامەیلۆ تونادیە لە ژیانم یەک فەلاحە بووە چێە ئەو فەلاح هاوسەرە کۆنەکەم خیانەتم لێ دەکەی نەروی لەبیرت چوو لە گوندی نەماڵی مامت کەتبووی بێوەژن بووی لە ڕایە ئەو خودایە ئەتوم خواست بوومە داکت بوومە بابت بوومە هەموو کەست بۆ بێوەژنیم بە چاودا دەدەیەوە ئەدێ ئەو نامەیە چێ بخینەوە بزانم چی نەوێ دا بخینەوە دای ئەو تەڵگەدەی با جوانی بخینەوە بۆ نەرمی خان بەڵێ نەرمین خان وای بابا دای بەڕاستی توژنێکی میهرەبانی بەڵێ زۆرش میهرەبانی ئاگام لێیە دیارە بەریتان زۆر باشە خینەوە خینەوە بەڕاستی توژنێکی غەدر لێکراوی بەڵێ غەدر لێکراوی زانێ هەتا کێشەی ناومالیمت چلۆ باز کردیا بخینەوە نازانم ئێستا دۆخت باشە یان خراپە بەڕاستی من غەدرێکی زۆرم لێ کردی بەبێ هۆ تەلاقم دای بەرێ دیارە جەنابی دەوێت دیسان بێت تەلاقی وەرگرتەوە ئەتوی مارە بکاتەوە وانە بخینەوە ملشکا بخینەوە وەختی گریانی نییە پێت دەرم بخینەوە بخینەوە وی دەرم وەرە چێوە وەرە شوار کورە شوار وەرەوە تو لە چی وەرە کوڕم ئەو نامەیەم بە وردی لۆ بخینەوە دەی دەی ئەوەن جۆم لێ ڕاگرتی نەرمین خان ئەوایی دی ئەوانی بڕۆ ئەوایی دی ژنێکی میهرەبانی بەڕاستی تۆ ژنێکی غەدر لێ كرهت بدم هستا برو هستا برو نرمين اخ لا رسول نرمي ولا دانش ولا هنا وانت قلي لوك ما وانت حصل لك يعني نبي ليش هتصب لي كذي او نعمل توكل بمجو ئێستا منداڵی ژنەکانم گەورە بوونە لەسەر میرات بەشەر هاتوون هەموو هاوسەرەکانم بە ناوی یەک کەوتون لە سەرۆک عشیرەتیش لایەنداوم ئێستا هیچ هاوسەرێکم لا نەماوە من سەری خۆم هەڵگرتووە لەم مەملەکەتە نەماوم تەنها ژنێک کە لە ماڵی دنیای نەویست و خزمەتی دەکردم تۆ بوویت بەڵام براکانم بۆ تۆڵەکردنەوە تۆیان قوربانی کرد من تۆم دەویست ژنێکی بەڕەوشت و بە کەرامەت بوویت لە خۆم نابوورم ئەو غەدرە گەورەیەم لە تۆ کرد گردنم ئازاکە خانوویەکم بەجێ هێشتووە وەکالەتم بۆ پارێزەرەکەم کردووە کە بیکات بەناوتەوە ئەوە ژمارە تەلەفۆنەکەیەتی ژنەکەم بمبورە با قورآن دڵم لۆ بۆ هەزار شتی چوو بە قوربانت بووم یعنی ئێستا ئەو قسانە هەموو لەناو وەرەقەی نووسرایە بەڵێ هەبوو لێرە نووسراوە دەهەستە ڕوحەکەم هەستە با بچینەمانی موڕادی زیرانمان تەلەفۆن لەوە محامیە بکەین دەهەستە دەی نایە تۆ بەڕاستیتە کچەوە ژیانەمە تێداینە بە قورآن ئەوڕۆ ناسبێ بە سەرماندا دەڕۆخێ هەستە بە قوربانی دەم هەستە با بڕۆین دەی من خانووی پیاوێکم نایەکەوە هەموو غەدرەی لە من کرد پێت دەرم هەستە با بڕۆی من نایەم نایەی نایەم ئەو ئەم بە خۆم دەڕۆم دەستمە مالی مرادی تەلەفۆن دەبە ئەو محامیەش دەکەم خانیەکەش بە ناوی خۆم دەکەم بڕۆ خێر ناچی دەچم من خانووی پیاوەم نایە مەچوو ئاتوو ناتوێ ئەمن دەمەیە منداڵم هەیەەوە ڕۆیشتم دایکە گیان چ نەگریەی هیچ نێ کوڕم هیچ نێ دایە لۆ دەگریەی هیچ نێ کوڕی من دایکە باوکەم زۆر دەگەڵمان خراپە نا زەمی باوکمەکە کوڕی من الو قوربان ئەو کاتت باش ئەو کاتر باشتر بە قوربان ئەمن مێردی نەرمین خانی ما کام نەرمین خان کاک ئەمن نەرمین خان ئەوەی کاک فەلاح نامە کردیلۆ نادێ بە تەمایە خانیەکی بەناوکە وازەوە تو شاگەداری بەس پێم برێ ئۆفیستان لە چێە بێم باش کاکە وەرە لای بازاری ئۆفیسەکانی لای باتەی زۆر باشە کاکە لە وەختی خۆی دێن خواحافیز خواحافیز بەڕاستی چیرۆکێکی زۆر تراژیدیات هەبووە ئەی دوایەوە چی بوو نەرمین خان چی ڕوویدا
ژیانم بەرەو خراپترە ڕۆیشت. ئەی خانووەکە چی لات وەرت گرت؟ نەخێر ڕۆژێکیان ئیبراهیم هاتەوە ماڵێ و فەرتەنەکی دروست کرد. نەرمین 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 وەرە وەرە بابا وەرە ژنەکەم عاقڵ بە وەرە دانیشە ئەوە چوم تەلەفۆنم کرد لەگە محەمێکی گوتی بەبێ ژنەکەت هیچمان پێ ناکرێت ئەو جاهتە زۆر باوڕێ پیاوەکە من چەند جار بتومت من ئەو خانوویەم ناوێ چێ تۆ بەڕاستە چێ بەخت لە دەرکەمانیدا لۆ پێ لە بەختی خۆت دەنێ هەستە با بڕۆی هەستا نامهێنە بەناو من بکرێنە و خانوێشم کوچە هەستە با بڕۆی ناستە لۆ بە کەیفی خۆتە بڕۆ پێشکەوە نایە لەلا دەی پێشکە دەی لەلا بڕۆ دەی کاک سیروان ئەوە نەرمینی خێزانمان ڕازیە خانیەکەی بەناو بکرێ ئەی باشە نەرمین خان بەڵێ ئەتو ڕازی ئەو خانت بەناو بکرێت بەڵێ ڕازی هەی ئافرین نەرمین ئافرین نەمگۆ ڕازیە بەڵام دەتوانم کاغەز و قەڵەمێک وەرگرم وەرە فەرم بیری دەڵێ بیری سەلام من نەرمین دەمهەوێ ئەم مڵکە بکرێتە قوتابخانەیەک یەکێک لە گوندەکانی کە پێویستیان بە قوتابخانەیە. نەرمینە تو لەوە دەکەی کچە لۆ شەق لە بەختی خۆت دەدەی لۆ لێ ناگەرە و خانێ بەناو بکرێ ئەوە ژیانەمە تێداینا کاکە هەناوی بە قوربان ناوی سەبر ناشم هەوێ لە لای هیچ کەسێک باز بکرێت کە منە و مڵکم بەخشیوە بە قوتابخانەیە. شتیوانیە هەستە 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 بڕێن هەستە ئەمە لە دوای دێنەوە هەستە هەستە پێشکەوە ڕازی نیمە بە قوربان ئەو هەناوی جان بڕۆ بڕۆ پێشکەوە بڕۆ دەی 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 پێشکەوە دەی بەڕاستی نەرمین خان تا بڵێ ژیانێکی ناخۆشت دەبووە زۆر بەداخم. ئەی دوای ئەوە چی ڕوویدا؟ دوای ئەوەی ساڵی نەوەتەکان خەڵک بە لێشاوە چووە ئەوروپا. بەڵەوە ئیبراهیمش کەتە مێشتی بچە ئەوروپای. ئەوە بوو خۆی خڕ کردەوە و زاخۆی لە زاخۆی چوە تورکیا. لەوێ خەبەری داخزم و کەسەکانی هەندێک پارەی لۆ بنێرن هەتا دەربازوی بڕواتن لەوێندە. خەبەر هات گوتیان لە بەحری ئیجا یەختێک نقم بووە. 2 ڕۆژ پێچ و ناوەکان خیندرانەوە. ناوی ئیبراهیمی تێدا بوو. بەداخەوە ئەو جەمەیتەکەمان لۆ هاتەوە. دیسان ژیانم بووە بۆ دۆزەخ. بەڵام من کۆڵم نەدا. هەوڵم دا ئیش بکەم و لەسەر پێی خۆم ڕابوەستم. نانکەریمە کرد، کۆڵکەریمە کرد، ماڵی خاڵکیم پاکە کردەوە بەس لە ئەوەی ژیانی منداڵەکانم تەئمین کەم. ئەی دوای ئەوە چی ڕوویدا؟ جنیار خان بەسە ئەو بابێتە سوپرایز کار دیار کات. زۆر چاکە. دایەکیان هەستە کوڕم هەستن بە قوربان هەستن. دایەکیان دەست ماچەکەم گوتێکە شانازین لۆ من کوڕی من بە قوربانە دەم دایە بڵندتان کردیمە. ئەمەوێت لە ڕۆژی دایکاندا ئافرەتێکتان پێ بناسێنم کە جێگای شانازیە. ئەو ئافرەتەش سەری شۆڕ نەکرد بۆ هیچ کەسێک
چەندین بربەستاتە ڕێگای ژیانی، بەڵام بۆ پەروەردەکردنی ئێمە هەموو ڕێگا سەختەکانی هەڵبژارد. ئەمە پێتان بڵێم ئەو کەسەش دایکمە. من ئێستا لە منداڵیەوە چەندین ناڕەحەتیاتۆتە ڕێگام. لە دوای پەروەردەکردنێکی باش من ئێستا پزیشکی دەدانم. ئامادەم هەر هەژارێک، هەر کەسێک کە باری مادی باش نییە بێتە عیادەکە من بێ بەرامبەر چارەسەری بۆ دەکەم، چونکە من بە هەژاری پەروەردەکراوم. ئێستاش کە من پزیشکی دەدانم لە سایەی سەری دایکمە. دایکیان قوربانت بم. منیش ئەندازیار شوان بە قوربانت بم دایکە. بەڕاستی داکەم نمونەیە لە داکایەتی، توانی بەو هەموو نەهامەتیا بەو هەموو دەردە سەریا بە جوانترین شێوە پەروەردە بام بکات کە ئێستاش لە سایە سەری داکەم بووم بە ئەندازیار. سپاست دەکەین دایکە. دایکیان جێگای شانازی لۆ من. دایکیان زۆر سپاس.